لهولێرێ بە پشکداریە هەژمارەکە پەرلەمانتاران و نونەرên کۆمیسیۆنا هەڵبژارتنان وەرکشۆپێک دەربارەی ڕازبەکردنا یاسای هەڵبژارتنان هاتە سازکردن و تێدا پشکداران بیر و بووچوونان جودا بەرچاوکردن لە دۆ ڕازبەکردنا وێ یاسایە و شێوازێ پڕێڤەچوونە هەڵبژارتنên بهێت لە هەرێمێ و عێراقێ. ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی کە ڕۆلی بەرچاویان هەیە لە بەرەو پێشبردننی کۆمەلگا ئەم جارە لە نێو تەلاری پەرلەمان لەگەڵ کۆمیسیۆنی هەڵبژاردن و پەرلەمانی کوردستان هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن و سیستەمی هەڵبژاردنەکان کە بە شێوەی داخراو یان نیمچە کراوە و لایەنە باشی و خراپیەکانی ئەم سیستەمانە گفتوگۆ دەکەن. هەرێمی کوردستان پێویستی بۆ یاسای هەڵبژاردنێکی نوێداڕێژێتەوە چونکە گۆڕانکاریەکان لەگەڵ ساڵی 92 جیاوازن پارتی سیاسی تازە هاتووتارەوەی ئاسی ڕۆشنبیری کۆمەلگا گەشتۆتە ئاستێکی تر بەشداریکردنی هەڵبژاردن و پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان گەشتۆتە قۆناغێکی تر بۆیە پێویستیمان بە کرانەوەی زیاترە. ئەمەش ناتوانید ینی هەر لە خۆتەوە یاسایەکدا ڕژی تاوەکو نەی لێکۆڵینەوەیەکی زانستی نەکەی لەسەر پێکاتی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری هەرێمی کوردستان لە سیستەمی داخرا و دەنگدەر مافی ئەوەی هەیە تەنها دەنگ بە کیانە سیاسەکە بدات بەڵام لە سیستەمی نیمچە کراوە دەنگدەر دەتوانێت جگە لە کیانە سیاسیەکان دەنگ لەسەر کاندیدی لایەنە سیاسەکەش بدات. پەرلەمانتارانیش بۆ بەرژەوەندی و بەرچاوڕوونی دەنگدەر سیستەمی نیمچە کراوە بە گونجاوتر دەزانن. ئەوەی کە ئێستا هەیە ئەو نیمچە کراوەیە بەڕێی من زۆر باشترە ئەگەر ئێمە بیکەینەوە بە داخرا و ئێمە چۆنەڵی لە مەسەلە دیموکراسیەکانە نوعێک لە پاشەکشە هەیە کە لە پێشترا لە دەورەی پێشترا ئەمە بە نیمچەکراوە جارێکتر بگەڕێنەوە بۆ دواوە بکرێتەوە بە داخرا و لە ئێستاە ئەو فەزا دیموکراسی ئەو پرۆسانە پێویستە لە فەزایەکی دیموکراسیە بەو شێوەیە بێ کە هەیە کە ئێستا هەیە. بە بڕوای من نیمچەکراوەکە گرنگە بۆ ئەوەی کە دەنگدەر ئەو مافەی هەبێ کە ئازادانە دەنگ با بەو کەسی کە ئێوێ کاندید کراوە و ئێوێ هەڵی بژێرێ لە هەمان کاتا دیاریکراوە کە سەر بە چ قوارەیەکە لە ناو قوارەکەیە تۆ ئەو شخصە اختیارەکەی کە خۆت داناوە واتە ئەوەندەی کە دەنگدەر سەرپشکە لە هەڵبژاردننی کاندیدەکەیە ئەوەندە حیزبەکە بە تەسەلسولێک کاندیدەکانی دانەناو. کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی وەک دامەزراوەیەک ڕۆلی خۆی لە جێبەجێکردنی هەر بڕیارێکی پەرلەمان دەبینێتەوە بەڵام دەڵێن لە سیستەمی داخراو کات و خەرجێکی کەمتری پێویست دەبێت. کۆمیسیۆن جیهەیەکی جێبەجێکارە داخراو بێت یاخود نیمچەکراوە بێت بەڵام هەندێک مەسائلی فەنی هەیە هەندێک مەسائلی تەکلیفەی مادی هەیە بۆ نمونە وەکو سعوبات لیستەکە داخراو بێت بۆ کۆمیسیۆن لە ڕووی فەنیەوە ئاسانتر ئامادە دەکرێت و لە ڕووی مادیشەوە تێچوونەکانی کەمتر دەبێت. لە هەرێمی کوردستان 4 خولی هەڵبژاردن ئەنجام درراوە خولی یەکەم و دووەم و سێیەم بە سیستەمی داخرا و ئەنجام درراوە کۆتا خولی هەڵبژاردن لە ساڵی 2013 بە سیستەمی نیمچەکراوە بەڕێوە چوو تا ئێستاش ڕوون نییە خولی پێنجەمی هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان بە چ سیستەمەیەک بەڕێوە دەچێت. سەردەم لایەنە سیاسیەکان چاویان خستۆتە سەر پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی لێرەوە لەگەڵ سەرۆکی حکوومەت وادەیەک بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکان دەستنیشان بکەن و هەمووان بەیەکەوە بستە ناو پرۆسەی هەڵبژاردن بە لیستێکی پاچی تۆماری دەنگدەران تا دوجار هەڵبژاردنێک ئەنجام بدرێت کە ببێتە جێگەی ڕەزامەندی دەنگدەر و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان. بەرزدار حوسێن وار تیڤی هەولێر.